پێغەمبەر و خوای صلی الله عليه وسلم هەرچیش وەشگەرێک بێ بوو، هەرچی دڵ و ئاینە شیرین بێ بوو، ئەشم دڵ و ئیماندارەی چەنە شیرین بوو. فرێنێ ئا کەسێک کە پێغەمبەری صلی الله عليه وسلم وەشێگەرەکەی بێن. چوار خەلیفە مبارەکەکە ئەصحابە جوان و شیرینەکێ ئال و بەیت و پێغەمبەری صلی الله عليه وسلم فرێنێ ئانێ جە ئەنساری و جە مهاجرینی کە پێغەمبەری صلی الله عليه وسلم وەربژاردێنە وەشەویستی تایبەتش دێنێ پەنە. فرێنێ ئانێ کە بڕجە ئەخلاقە بەرزەکاشە وێشانە ئاردەندی کە ئەخلاقی پێغەمبەری صلی الله عليه وسلم پەنە وەشێنێ. ئێمە هەر کەسێ مادی هامساکەش وەشگەرەک بێ حتمەن وەشەویست و پێغەمبەریە صلی الله عليه وسلم ئەشم ئێمە وەشگەرەک بوو. هەر کەس احترام و هامسایش گرتش، هەر کەس زوانش صادق بی و ڕازگۆ بی، هەر کەس ئەمانەت پارێز بی نەوەشەویستی پێغەمبەرینێ صلی الله عليه وآله وسلم. دلێ کۆمەڵگاینە، دلێ مجتەمەعینە، چینێوەتەر و جیلێوەتەرما هەنێ کە فرە وەشەویستی پێغەمبەری بێنێ صلی الله عليه وسلم. ئایا چێ بریتی بێنەجە فەقیر و هەژارەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فرە وەشێگەرەکەی بێنێ وەرو ئانەی یۆجە وەشەویستەکە ئیمانداری وەشەویستیا پەی فەقیری. فەقیر احترامێ تایبەتشن دینەنە، پاڵ و احترامینە وەشەویستیش هەن. ڕەنگە وەشەویستی چەنی دەوڵەمەندەوە تەماع بۆنە چێوێ ڕێ جەڕوای دەستگن و بەڵام چەنی فەقیری هیچ تەماعی نیەنە، وەشەویستی تەنها وەرو خاتەوە خوین. پێغەمبەر صلی الله عليه وسلم شەوێشا وەرمێ وەژدی فەرماوە بە حوزور و ڕەب العالەمینی یاوانێ بە جوانترین شێواز خوام جل جلاله وەرمەنەوینە. بعضی پرسیارش کردانێوەنە دماتەر ئادەسەی لایقا بە وستش پەشتیم هەرچی علم و ئەوەڵ و ئاخری بێ کە ئەمرە سەر بگردم زانە دوعێ وەش فێر کردە. فەرماواش ئی دوعێ وانەواچە اللهم إني أسألك فعل الخيرات وترك المنكرات وحب المساكين. ئی دوعێ واسە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم واتە خوای گیان داوا وەنەکەر و هەرچی کردەوەی خاسێنە من گردی جێبەجێ کرد و هەرچی منکەرات و پیسا چەنەش دوورگنوە تەرکش کرد و داوا وەنەکەر و تۆ هاوکارم بە پەیئینیشە. خوای داوا وەشەویستی فەقیر و هەژارەکە وەنەکرد. ئی دوعێوە فرە گەورێنە خوای جل جلاله بە تایبە فێر و پێغەمبەری کردێنە صلی الله عليه وآله وسلم. عولەمێ فەرماوە حب و مەساکینی فرە گەورن ئینسانی ئیماندار کە وەشەویستی فەقیرە بەر بڕۆنە یا چەنیشە بۆ یا بە دڵش بە عیبادەت پێش حساب کردیو. ئەبوو ذەر فەرماوە جارێ وەشەویست ئەمرش بە نەکردانێ فەرماواش ئەمەڕەنی بحب المەساکین والدنو منهم ئەمرش بە نەکردا فرەم وەشێگەرەکێ بە چەنیشە نزیک بوو ئاموشە شاکەر و سەردان شاکەر و چەنەشا پەرسووە. جعفەر و کوڕ ئەبی طالبی ئەنە خاسەکار بێ نامیشان نابێ ئەبەل مەساکین. زەینەبە و کناچی خوزەیمەی کە ئاو ئیماندارا کەرۆ نامیشان نێبێ ئومە المەساکین ئاو فەقیر و هەژارەکە. ابن عمەر فەرماوە فرە وەختی لێوەی گێڵێ حتا فەقیرێش دەستگنێ ئی فەقیرەیە ئارێ چەنی ئی فەقیرەیە نیشێرە و مامەڵەکەرێ و نانوەرێ. فەرماوێ هیچ کەس مەزانۆ لعل بعض هؤلاء أن يكون ملكا يوم القيامة. ڕەنگە یۆچی فەقیر و فوقەڕایە ڕۆ قیامەتی مەلیکێ فرە گەورە بۆ حوزور و ڕەب العالەمین. ئی بەشەجە دینی فرە وەختی فەرامۆشما کردن ئەجۆما تەنها وەشەویستێکێما پەی یەکتری پێی قەوم و قڕبە ئینە عیبادەتە. ئینە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەشش گەرەکێ بێنێ تۆ وەشەڵگەرەکێ بە ئیلا عیبادەت دەستگنۆ. وەشەویستی پێغەمبەرینە ئی وەشەویستیا تۆ کەری علامەت و وەشەویستڵ پێ پێغەمبەری صلی الله عليه وسلم ئانەنە ئا کەسێتە گەرەکێ با کە پێغەمبەری صلی الله عليه وسلم وەشێ گەرەکێ بێنێ و گەرەکێش بێنێ. هەر یۆجە ئێمە هەرمانەما پینێنە ئەشم بەشێجە ژیانی ما وەشەویستی بوو پێی فەقیر و هەژار و ناوارەکە تا بەسەری بەرزۆیامەوە حوزور و پێغەمبەری صلی الله عليه وسلم ڕەنگە هیچ کردەوە فریاما نەگن و وەشەویستی فەقیری ڕۆ قیامەتی نەفریاما گن. أوصيكم عباد الله بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمر الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي
يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد، وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد، كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين، واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها. آمين آمين، والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.